کوردستانمان کردووە کاکسۆران بەخێر بێن ڕووداوەکە باسکرا ئێوە لە بارەی ڕووداوەکەوە ڕاتانگەیان کە ئەمە بەرنامە بۆ داڕێژراو بووە ئەو ئاماژانە چینکە ئەوە گەێنن کە ئەمە پلانێکی یا بەرنامەیەکی بۆ داڕێژراو بووە بۆ ڕێگریکردن لە ئێوە. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. ئێمە کاتێک کە داخلی و بازگەیە بووین لە سەرەتاوە بازگەیەکی پێش بازگە سەرەکیەکە هەیە هەستم پێکرد کە کاتێک منیان بینی یەکسەر ئیعازیاندا بە پێشەوە کە گوایەوە فڵان کەس و فڵان کەسن کە هاتوون. کاتێک کە چوینە بازگەکە سێ ئۆتۆمبیلی تر لە پێش ئێمەوە پشکنینیان بۆ کرا دیار بۆ ئەوانیان تاخیر کرد درەنگ بەڕێیان کرد لەم کاتە هەموو دامەزران و ئەو ناوەیان کۆنتترۆل کرد و خۆیان بەست و ئەوەشی کە دیار نەبوو هەمویان هێنا. من هەستم پێ کرد و زانیم کە شتێک لە ئارادای بەس چاوەڕوانیەوەم نەکرد لەم دۆخە هەستیارە و لەم کاتە ناسکە ئەوە بەرامبەر بە ئێمە بکەن چکە ئێمە ناچین کۆبوونەوەی پەرلەمان بکەین و یاسایی سەرۆکایەتی تێپەڕێنین یاخودەوەی کە ئەوان پەرلەمانیان لەسەر پەکخست ئێمە تێی پەڕێنین. و جگەل لەوەی کە هەستم کرد بە جوڵەکە زۆر بەلامەوە ئاسایی بوو. کاتێک کە یەکەم گفتوگۆ لە بینمانە پاش سەلامکردن داوای کرد کە ئێمە نەڕۆین و دەبێ بڕۆنە ئەو گەراجەوە وەکو چۆن کاتێک کە عەرەبەکان دەڕۆن دەبێ بچنە ئەو گەراجە بپشکنرێن و لێکۆڵینەوەیان لێ بکرێ و ماوەیەک ڕایان دەگرن بە هەمان ئوسلوب. من پێم گوت ئێمە دەناسن گوتیان نەخێر وتم زۆر باشە کێ بەرپرسانە هات ئەوشتی تۆ ناناسم لەو زیاتر بەرزتر هات وتی نادناسم تمەوە ناسنامەکە متوانن تەماشای بکەن تەماشایان نەکردوە تا ئەم ساتەش ناسنامەکە لای ئەوانە بۆی لایەن بێ هەرجارێکی تر لەوە چوینەوە بمان ناسن. بەڵام لەم کاتانە بەرپرسەکان وتی بڕیاری سەروی خۆمانمان پێیە تۆ نابێت داخلی هەولێر ببی. ئەم خۆی گرفتەکە ئەمە نییە کە من بچمە هەولێر یان نەچم. گرفتەکە ئەمەیە کە ئەم نەریتە ناشیرینەی نەریتی شەڕی ناوخۆی و پاشماوەی شەڕی ناوخۆی و پاشماوەی دوو ئیدارەیە کە تا ئێستا بوونی هەیە ئاماژەی خراپ و مەترسیدارە بۆ سومعی هەرێمی کوردستان و بۆ پێکەوە ژیانمان. زۆر باشە کاردانەوەی ئێوە چی بوو لەو ڕێگریە؟ کاردانەوەی ئێمە تەنها ئەوەندە بوو کە ئێوە چۆن ئەندامی پەرلەمان ناناسن ئەوە ناسنامەکە گوتیان نەخێر ڕێگەت نادەین وتم دەی ئەگەر بڕۆم تیان تەقەت لێکەین وتم دە زۆر باشە منە ڕۆم ئێوە تەقەم لێ بکەن دیار بۆ ئەو کاتە زیاتر شڵەژان و ڕووی چەکەکانیان تێکردین. دوای ئەوە زانیان کە سوورم لەسەرەوەی هەر بڕۆم چکە بەڕاستی ئەگەر منداڵەکانمم لەگەڵ نەبوایە هەموو فیشەکی چەکەکانیان ڕووی جەستەمام کردایە من ئەڕۆشتم ئەوەم قبول نەدەکرد کە ئیهانەی ئەندامی پەرلەمان بکەن لەو بازگەیە بەو جۆرە. باشە کاک سۆران ئاسایشی هەولێر لە لێدوانیان بۆ ڕاگەیانەکەن ئەوە ڕەدەکەنەوە کە ئەوە بابەتێکی بەرنامە بۆ داڕێژراو بوو بێ ڕێگریکردن لە چوونی ئێوە بۆ هەولێر بەڵکوونێک تێنەگەیشتنێک بۆ بەتەن. بەڵێ ئەم قسەیە کاتێک ڕاستە کە سێ پلەدار لەو بازگە بوون هاتوون هەرسێکیان کەسی یەکەم بوون. لە سەروی ئەمانەوە بەرپرسی هەموو بازگەکە هات ئەگەر لێک تێنەگەشتن بوو دەبوو ئەو حەلیکە. ئەگەر لێک تێنەگەیشتنی کۆی بازگەکە بوو کاتێک کە بەڕێز کاک عەبدوستار بەڕێز کاک محەممەد حەکیم لە ئەنجومەنی سیاسی پەیوەندیەکەن لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ بەرپرسی ئاسایش دەبوو ڕوون ببێتەوە کە لێک نەگەیشتنە و دەبێت داوای لێبوردن لەو تەسەڕوفە بکەن ئێمە بڕۆشتی نایە دەڕۆشتین و تەبیعیش بوو لێشمان قبول دەکردن کە ئەو تەسەڕوفە ناشیرینە. بەڵام دوای کاتژمێر و نیوێک ئەگەر لێک تێنەگەیشتن بێ بڕیاریان ئەوەیە کە بەرپرسی یەکەمی بازگەکە بێ بڵێ ئێوە دەبێ بگەڕێنەوە هەولێر پیسە نابێ بچنە هەولێر ئەم بێ ڕێزیە بە هەولێر و ئەم بێ ڕێزیە بە ئەندامانی پەرلەمان بێ ڕێزیە بە خوێنی شەهیدان بە دەنگی خەڵکی کوردستان بە ئازادی بەو دیموکراسی ئیدعای پێوە کە نەمە لێک نەگەیشتنە. پێشتر لەلایەن پارتیەوە یان بەرپرسی پارتیەوە هیچ مەسیجێکی لەو شێوەیەتان پێگەیشتووە کە پارتی نیگەران بێت لە ئێوە یا تووڕە بێت لە ئێوە؟ دەزانی پارتیەگەر نیگەرانە لە من شتی شخصیم لەگەڵ پارتی دیموکرات لەگەڵ هیچ لایەنەکانیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی لەگەڵ کەس نیمە. ئێمە کارێکمان کردووە کاری چاودێری حکومڕانیە کە جونگە هەستیارەکانی حکومڕانی پارتی دیموکراتی تایە و ئێمە قسەی لەسەر دەکەین ئێمە قسە لەسەر گەندەڵی دەکەین لەسەر ستەمکاری دەکەین باسی چاکسازی دەکەین دژی پاوانکارین لەگەڵ شەفافیەتین لەگەڵ پاراستنی مافەکانی مرۆڤین لەگەڵ ئازادین لەگەڵ ژیانین بۆ خەڵک
کێ لە بەرەی ستەمکار و گەندەڵکار بێ ئێمە دژی ئەوین جا پارتیە یەکێتیە هەر کەسە ئێمە تعمیمی ناکەین و تەشخیصیشی ناکەین ئێمە کێشەمان لەگەڵ کردەوە و سلوکی ناشرینی ئەو لایەنایە کێشەمان لەگەڵ ئاسایش نییە کێشەمان لەگەڵ تەسەڕوفی ناشرینی ئەو بازگەیایە کە بە ناوی ئاسایش و بە بەرگی ئاسایشەوە دەکرێەوە ئەو گەنجانەی لەوێ بوون گوناحیان نییە چونکە وەک پێیان وتم ئێمە زۆر نیگەرانین لەوەی بەرامبەر تۆ کرا نیگەرانیەکەمان لەوەیە کە تۆ دەناسین و ئێمەش فەرمانمان پێکراوە بە ناچاری ئەمە دەکەین و هەندێکیان ئامادە نەبوونەوە بکەن چەک هەڵگرن بۆیە بەبێ چەکمانەوە تا کۆتایی ئێمە دژی هیچ لایەنێک نین ئێمە دژی گەندەڵین چێ گەندەڵکارە لە هەر لایەنێک بێ هەتا سەر ئێسک دژین کێستەم کار بێت دژین و بەم جۆرە ئوسلوبە ناشرینانە ناو ناوبانگی هەرێم لەکەدار دەبێت هەڵەیەکی ڕەش بۆ خۆیان تۆمارەکەن بڵێ کاک سۆران لە ئاستی پارتی و بەرپرسانی ئەمنی هیچ کاردانەوەیکی ئیجابی ئەبینن بۆ لێپێچینەوە لەم ڕووداوە نەخێر نایبینم بەڵکو بە پێچەوانەوە ئەوانەی کە لێدوانیان داوە هەوڵەدەن پینە و پەڕۆ و پەردەپۆشی بکەن و لە سەرخۆیان لای بن گوایە ئێمە میلی چەکمان لێ ڕاکێشاون لە کاتێکە لە کۆی ڕووداوەکە کە نزیک بە 2 کاتژمێری خایاندووە لە کۆی ڕووداوەکە من شۆفێری سیارەکەش بووم خۆم سیارەکەی خۆمم لێ خوڕی پاسەوانەکەم لە تەنیشتم بووە چەکەکەی لە ناو دەستی بووە بەبێ ئەوەی جوڵەیەکی پێ بکە بەبێ ئەوەی داش ببەزێ و بۆ خۆشم لە کۆی ڕووداوەکە هەتا گەڕانەوەم دەرگای سیارەکەم نەکردوێتەوە داببەزم بەس جامی سیارەکەم جارجار هەندێک داداوەتەوە لە یەکێک لە گفتوگۆکانە کە بەرپرسی بازگەکە بێڕێزیەکی کرد وەڵامم دایەوە یەکێک لەوان بۆکسێکی وەشان بۆ ناو سیارەکە بە هەمان شێوە بۆکسەکەم ڕەت کردەوە وەچی کردبوو بەرامبەر خۆی کرایەوە بەڵام ئەوان بۆ خۆیان تۆقی بوون ترسا بوون شڵەژا بوون ئەمرێکی نایاسایی و نابەجێیان جێبەجێ دەکرد چەکیان ڕادەکێشا 20 کەس لە بازگەکە فیشەکی چەکەکەی بردوۆتە پێشەوە ڕووی کردوتە ئێمە لە دەمانچەوە هەتا چەکی قورستر کە پێیان بوو فیشەکیان بردە پێشەوە ڕویان کردێ من پێم وتم کێتان جورئەتی ئەوەی هەیە کە تەقەبکە فەرموو تەقەبکەن بۆ تەقە ناکەن چکە عسکەری عی بە چەک ڕابکێشیە فیشەک باتە پێشەوە نەیتەقێنێ بۆیە وتم ئێوە ترسنۆکن ئەگەر ترسنۆک نەبن من ئەندامێکی پەرلەمانم بە یاسا و بە قانون پاسەوانم هەیە و چەکمان پێەیە بەکاری ناهێنین قەتیش بەکاری نایێنن پێشم وتن ئەگەر تەقەم لێ بکەن دەبوو ئێوە ئاسایشتان ناوە ئاسایش و ئارامیە وڵاتە بپارێزن بەڵام کاتی ئاسایش بەدەست حیزبەوە بێ بەکاری بێنێ ئاوام کارە ساتانەی لێکرد لەبەرەوەی کاتمان کەمە کاک سۆران لە ئاستی فراکسیۆنەکانی پەرلەمان هەندێک با بڵێن سەرکۆنەی ئەم کاراوە لە ئاستی هێزە سیاسیەکان کەمتر ئێوە ئەمە چۆن ئەبینن بە تایبەتی هێزە دیارەکانی کوردستان لە ڕاستیە هێزە سیاسیەکان با بزانن یەکێتی نیشتیمانی بەرامبەر جێگری سکرتێری گشتی کاکۆسرەدە و تەسەڕوفە کراوە لە کۆیە ئەمە کە بەرامبەر سەرۆکی پەرلەمان کراوە واریدە بەرامبەر پەرلەمانتارانی تریش ئەم جۆرە سلوکە ناشیرینە کە هێزی حیزبی بە فەرمانی حیزب ئەم کارە بکات دووبارە ببێتەوە وەکو چەند بارەش بۆتەوە چالاکوانی مەدەنی سەریەتاشن و لەو بازگەیەکەنە دەرەوە ڕێکخراو بارەگاکەی داخەن و دەرێکن پەرلەمانتار قبولیان نەبێگەر بۆ هەرچی بچێڵە نابێ بچیتە هەولێر بەڵام ئەزانین چێ دێتە هەولێر و چۆن دێتە هەولێر دز و گەندەڵ تاجر لەگەڵ داعش دژمنی ئەم میلەتە دێت بەم میلەتاڵت بەشێکی ئەو میلەتاڵت ترۆریست دێت پەرشی سووری بۆ داخرێ بەڵام نوێنەری خەڵکی کوردستان بەم جۆرە ڕێگری لێکرێت تەنها و تەنها ئەمە بەرامبەر من نەکراوە بەرامبەر هەموو لایەنە سیاسیەکان کراوە مەسجێکە بۆ ئەوان بۆی بڵێ هەرکەس وەک ئێمە نەبێ هەرکەس بەدڵی ئێمە نەبێ ئاوا ڕێگری لەکەین ڕێگری لە ئێمە نابێتە هۆی ئەوەی نەساردمان کاتەوە لەوە بە پێچەوانەوە پژ ئەستورترمانەکە ئێمە لە هەولێر بین لە سلێمانی لە دوهۆک بین لە خانەقین لە پەرنەمان بین لە شەقام بین لە زیندان بین ئەوەی قەنەعەتمانە و کردومانە بەردەوامە بین لەسەری سوورتر سۆران ئێستا بارودۆخێک لە ئارادایە گفتوگۆی هێزوو لایەنە سیاسیەکان هەیە بە تایبەتر ئەمڕۆ جەولەی دووهەمی ئەم گفتوگۆیانە دەستیان پێکردەوە پەیامی پشتەم ڕووداوانە چۆن ئەبینن بە کورتی سپاس ڕەنگە خەڵکێک هەبن بیانەوێ ئەم گفتوگۆیانە سەر نەگرێ جا چێیە دیارە لە چ لایەنێکە بەشێک لەو لایەنەیە هەموویەتی من نازانم بەڵام بە دڵنیاییەوە کاتێک دۆخێک ئارام دەکرێتەوە و تیرۆر ئەنجامە درێ و پێشێلکاری و ڕێگری لە پەرلەمانتارەکرێ ڕەنگە ئامانجێکی سەرەکی جگە لەوەی ئیهانەی ئێمەیان کردبێ بیانەوە ئەم پرۆسەیەش پەک بخەن و بارگرژی دروستکەنەوە بەڵام ومێ دەکەم ئامانجەکەیان نەیەتە دی و ناژێڵی بێتە دی کاک سۆران ئێوە دەچنەوە هەولێر بەڵێ من هەر کاتێکی تر بمەوێت دەچمەوە ئەگەر ڕێم لێگرن با تەقەشمان لێ بکەن چونکە کوشتن لە پێناوی حەق لە دیفاع لە مەزلوم و میلەتەکەت
من شانازی پێواکەم لی ناترسم بۆ ئەوانەی کە فیشەکیان نەبردە پێشەوە نەزانی ئەمە لە بەرامبەر وتنی حەقا فیشەکمان ڕوتێ بکەنە ترسین نەخێرەمە هەر کاتێک بمانەوە دەچینەوە و دێین و بێمنەتیشین. بەڵێ بەڕێز سۆرانۆبەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.